ناودێنیا سڵاوتان لەبێت بەیامی کچە کوردێک میدیا و سۆشیال میدیای تەنی بەڵام نەیتوانی هیچ بەرپرسێکی ئەم هەرێمە بەدەنگ بهێنێت. ڕێژنەی دێهاتنشین پەیامێکی بەهێزی ئاراستەیی هەمووان کرد. ئەو بە زمانی حاڵ وتی ئەمەی دەیبینن ڕێکنا و گوندەکەمانە و تۆپباران دەکرێت، بەڵام کەس وەڵامی ڕێژنەی نەدایەوە و بەدەنگ نەهات. ئەمەی دەیبینن تۆپبارانی تورکیایە لە ناوەڕاستی گوندی گەڵاڵە. یعنی ئەمە چ ویژدانێکە، چ ئەخلاقێکە. ئەوە پاراستنی گیانی خەڵکی سیڤیل، ئەوە تارەکەی لەسەر سەرمانە. ئێستاش دەسوڕێتەوە ئەم هەموو خەڵکەی ئەم دێی زیاتر لە 200-300 نەفەری لێیە، زیاتر لە 50 ماڵی لێ، هیچیان گیانیان پارێزراو نیە. گەڵاڵات تەنها چەند کیلۆمەترێک لە شاری سلێمانیەوە دوورە و ئەگەر بردومانی فڕۆکەکانی تورکیا گەیشت بێتە ئەوێ کەواتە دوور نییە ڕۆژێک هەر شوێنێکی نزیکتر لەوێ بردومان بکرێت. بەڵام ئاخۆ وەک ئەوەی ئێستا حکوومەت و پەرلەمان و بەرپرسان و بێدەنگیان هەڵبژاردووە دیسانەوە هەر بێدەنگ دەبن. ڕێژنە بە قوڕگێکی پڕ لە گریان و دڵە خوورپەیەکی زۆرەوە ویستی چیرۆکی کەوتنە خوارەوەی ئەو بۆمبانەمان بۆ بەیان بکات کە هیچ سڵیان لە گیان و ژیانی خەڵکی سڤیل و دانیشتوانی بێگوناهی گوندەکە نەکردەوە. ئەو کچە گەنجەی دێهات نشین لە بری هەموو گوندنشینان هاواری کرد کە گیان و ماڵ و ژیانمان پارێزراو نییە و دەبێت حکوومەت و لایەنی بەرپرس بەدەنگ بێن و چارەسەرێکی دۆخەکە بکەن. ئەوان هیچیان نەبیست و نەیانویست خۆشیان لە بابەتەکە تێبگەێنن. ئەو هەموو ئەخلاقی دەوڵەتی تورکیا، هەموو ئەخلاقی هەموو خەڵکەکە دڵیان ئاوا دەکات. ئەگەر کەسێکی خۆمان تێدا بووە، ئەمە دووەم جارە، دوو جار ڕێژنا ڕووی قسەکانی دەکاتە بەرپرسان و دەپرسێت ئەگەر ئەو بردومانە 10 کەسی دانیشتووی گوندەکەی تێدا شەهید ببوایە بۆ کێ گرنگ بوو؟ لەوانەیە ئەم پرسیارەی ڕێژنە هەروە بە بێوەڵامی بمێنێتەوە. ژیانی هیچ کەسێک لەسەر ئەم سنوورانە پارێزراو نییە. باش بۆچە گرنگە؟ ئەمە بۆچە گرنگە ئەگەر 10 کەسی دەیەکەشی تێدا بکوژرانەیە؟ چەند کاتژمێرێک دوای بردومانەکە و بەرەبەیانی ڕۆژی دواتر ڕێژنەی دێهاتی جارێکی تر پەیامێکی بڵاو کردەوە و باسی لەوە کرد کە ژیان بەردەوامە و ئەوان کۆڵ نادەن. هەموو ئەوانەشی داوای ئەوەیان کردووە کە گوندەکەیان چۆڵ بکەن بۆ ئەوەی پارێزراو بن. ئەو وەڵامی دایەوە وتی ئێمە نەدەڕۆین نەچۆڵی دەکەین و نەکۆڵ دەدەین لەو ژیانەی کە هەمانە و دەمانەوێت ژیانی خۆمان لێرە بکەین و هیچ هێزێکیش ناتوانێت ئێمە دوور بخاتەوە لەو خاکەی کە خۆمان ئاوەدانمان کردووەتەوە. ئێستا کات تێدەپەڕێ و ژیانیش هەر بەردەوامە و ئێمەش کۆڵ نادەین. هەندێکتان پێتان دەوتم بڕۆن چۆڵیکیان بەجێی بێڵێن، بەڵام ئێمە نەدەڕۆین نە شۆڵی دەکەین نە بەجێی دێڵین، نا کۆڵ دەدەینەوەی کە هەمانە و لەو ژیانی کە لێرە هەمانە. سوپاس بۆ خۆکە هەموو لایەک سەلامەتن لە گوند. ئێستاش بە خۆم و بە ئەو شاتوەکانم و گەڵامێوەکان کە کردومە ناتوانێت دوورمان بخاتەوە لەم خاکەمان کە خۆمان ئاوادانمان کردوت. لەوانەیە ئەم پەیامەی ڕێژنە توندترین پەیامێک بوو بێت کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا دژ بە داگیرکاری و تۆپباران و کاولکاری دێهاتەکاندرا بێت بە ڕووی دوژمن و داگیرکاردا، چونکە تاوکو ئێستا جگەلەوەی حکوومەت و پەرلەمان زۆر شەرمنانە وەڵامی داگیرکاریەکان دەدەنەوە و بێباکن لە گیان و ژیانی هاوڵاتیەکانیان. هاوکات هیچ هێز و لایەنێکی سیاسی نەیتوانیوە بەو شێوە ڕاست و ڕاشکاوە باز لەوە بکات کە میلەتی کورد بە هیچ جۆرێک ناچێتە ژێرباری جەور و ستەمی داگیرکەرانەوە و ئەو ئاواتەی دوژمنان بەدی ناهێنێت کە چۆڵکردنی گوند و دێهاتەکانی کوردستانە. ڕێژنە ئێستا بووەتە سیمبولی پەیامێکی بەهێز و کاریگەر و دەیەوێت لە ڕێگەی کامێرای مۆبایلەکەیەوە بە جیهان بڵێت ئەوە ئێمەین و ئەوەش زوڵم و ستەمی وڵاتانی داگیرکەر. ئێمە دەمانێت ئاوادانی دروستکەینەوە. تازە شوێنێکم دروست کردو تاوەکو بەرهەمەکانی گوندەکەم لێرە کۆکەمەوە ساخیانکەمەوە تاوەکو گوندەکان ئاوادان بکرێنەوە. ئێمە ئاوادانی دەکەین بەڵام ئەوان وێرانی دەکەن. ئێمە هیوا دروست دەکەین بەڵام ئەوان هیوامان نەهێڵن.